ئەو تاوانبارانەی کە ئێستا ژمارەیان 23 تاوانبارە بەشێک لەو تاوانبارانە دەستگیر نەکراون بەڵکو خۆیان ڕادستی پۆلیس کردووە. ئەوە یەک لە شتە گرنگەکانە زیاتر لە 8 تاوانباری قاتل و دەست بخۆیان هاتوونە خۆیان تەسلیم بە پۆلیس کردیە. ئەوەش جێگای دڵخۆشیە و هەستکردنە بەو کارانەی کە هەموو دەستگامنەکان دەیکەین لەو شارە تاوانبار خۆی بێ خۆی ڕادستی پۆلیس بکە. هەندێک لەو تاوانبارانە ماوەی شێجگار زۆرە خۆیان حەشاردار بوو، دوجار دەرەنجامەکەی هەرەوەیە خۆیان بێن خۆیان تەسلیم بە یاسا بکەن و یاسا ئیجراعاتی پێویست بەرامبەر ئەو تاوانبارانە بگرێتە بەر. لە هەموو سەرجەم ئەو تاوانانەی کە هەیتمان ئەمڕۆ 6 حالەتی تاوانی کوشتنە کە سەرجەمیان چەند تاوانبارێکن کە لەو حالەتانە 5 لەو تاوانبارانە خۆیان ڕادستی پۆلیسی هەولێر کردووە.